لە کوردەواری خۆمانەڵێ مەسەرەن ئاوی سارد خۆرەوە تووڕە بە ئاوی سارد خواردەوە خۆی هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینی خواردنەوەی ئاوی سارد و هەڵچوونان نییە بەڵام ناڕاستەوخۆ هەیە چکە هەڵچوون چیە بەڕێزان ئێمە هەندێ بەش لە مێشکمان هەیە لە کاتی هەڵچوونە ئەوروژێن تاقە دروستە بێت طبعا عقلیش کوژێتەوە لەو کاتانە عقل ئیش ناکات هاتە لە بەکە لە امتحانات ترسێ هەڵچوونە هیچی بیدایەتەوانێ لە کاتی تووڕەبوونیشا بەرچاومان تاریکە بێ پرۆسە منطقی عقلیەکان کە ئێمە زۆر جاڵین بەراورد دەکەین و مقارنەیەکەین و بیری لەکەینەوانی چی نامێنێ بۆیە لە کاتی هەڵچوونەکانە غەڵەت زۆرەکەین بۆیە لەم کاتەیە کە وتمان ئەڵێ ئاوی سارد خۆرەوە سوودەکەی چییە تۆ کە ئەو ئاوە ئەخۆی تەوانێ هیچ نەبێن نیو خولەکێکی پێ چێ 30 سانیەک هەتا ئاوەکە قوتێک دانێت لەو ماوەیە ئەو بەشانەی مێشک کە کەوتونەتە وروژاندن و توی قسۆتە وردەوردە تەهدی ئابنەوە ئۆتۆماتیکن کاتی کەمەوە چ هەڵچوون چیە تعریفەکەی انفعال چییە حاڵەتێکی ویجدانی کتوپڕ و لە ناکاوە تۆ لە پڕێسان وکەیەکی بۆ یڵێ فڵان کەس تووشی حادسەی سیارێ بووە بۆ خاتی خوا نەزانم چی ها چۆن تووشی حاڵەتێکە بین ئەگەر یەکسەر بڵێ کاکە بەخوا بە سوحبەتم بۆ بەگاڵتەوە بێ قەزابی بۆ بڕواوکرد ئاها گەڕێنەوە حاڵەتی ئاسایی خۆمان کەواتە هەڵچوون حاڵەتێکی ویجدانی و کتوپڕە لە ناکاوە زوو ئەگەڕێنەوە اینجا بۆیە ئەو حاڵەتانە مەسەڵەن لەگەر هاوسەرەکە و تووڕە بوو تۆ تووڕەمە بە ژوورەکەی بۆ بەجێبێڵە چۆ لە دەرگاکە داخە بار هاوار کە چکە هەڵچوون چێ بەڕەزان کە تۆ انفعالەکە و عەسەبیە بێ و فڕێاتە دەرەوەی تجاری دووەم و تاقەیە نامێنێ من زۆر جار ڕێکەوتی کردووە لە ناو هۆڵی تاقیکردنەوە مەسەلەن وەرەقەی امتحانم بۆ تەلەبە هێناوەتەوە تەلەبەی وهەیمە خۆشمان هەر خوێندکار بوون خۆتان نەزان تەسەوورمانە کرد 90 بێنین لە 100 بەڵام کە 50 بۆیێتەوە یا 40 بۆیێتەوە وەکو سەدمە وایە انفعالەکە و عەسەبیە بێ مامۆستا تۆ غەدر لێ کردوم زوڵمە لێ کردوم چۆن خاصن لە قۆناغی هەرزەکاریە انفعال یەکێک لە گەورەترین کێشەکانی هەرزەکار زوو عەسەبیە بێ زوو تووڕا بێ وەکو فیشەکەشێتەوە بە عاسمان ناچێ ئەگەر ئێمە ئاگامان لێ نەبی ئەمەش انفعال بکەن تووشی کێشابین لەگەڵیە بۆیە ئەو تەلەبەیەڵە باشترین شتەوەیە کە ئاوتی مامۆستا زوڵمە لێ کردوم و غەڵەتەوە چۆن نەبێ و انفعالی کردووە ئەڵێ ئەگەر تۆ مامۆسایەکی پەروەردەی تۆش انفعال مەکە بڵێ وایە و دانیشە و نازان چاوت دەرێ چی ئەمە چێ ئوسلوبە ئەوی بڵێ ناوایە تووشی کێشابی لەوانەی پاڵێکیتە دەرەوە وەکو وتمە ها چۆن لە ئەمریکا 1 ملیۆن مناڵ تەلەبە لەژێر دەستی مامۆسا و دەسوبایت لەوانەی تووشی غەڵەتە بیت تۆ تەسەور ناکەی ئەو چی جواب بدەیاتەوە بۆ ئەڵێ لەو کاتەیە بێدەنگ بە لێ گەڕێ با ئینفعالەکە دەربڕێ با عەسەبیەتەکەی دەبڕێ مامۆستا هەڵچوونە با بەتاڵ بێتەوە فڕێ باتە دەرەوە دوای ئەوە کە فڕێیە دەرەوە بڵێ چییە کوڕم ئەرێ کچەکەم چی بوو بۆ هەڵچی چی بوو ئەخر مامۆستا هەم جارە بە نەبرەیەکی بە تۆنێکی دەنگی نزمتر چکە تاقەیە نەما وەکو جێژەڵوکەی وایە هەڵچوون بەڕێزان ئەها تۆ جلی پێێتەوەی لە سەربان بە تەنافەکە هەڵی خەی ئەگەر لەو کاتە جێژەڵوکەی ئاوت جلەکانە گرت نەوهێ جێژەڵوکەکە بیبە ڕزگارە دەبێ بە زیاتر دەستی لەگەڵ خۆی بە ئەو هەڵچوونەژە و جێژەڵوکەوە ها کوڕم کچم چی بوو بۆ انفعالە کرد بۆ عەسەبی ئەخر مامۆستا تۆ غەدر لێ کردم تۆ زوڵم لێ کردم غەدرەکە لە چییە باوکە جان یقەی چێکە وەکو وەڵێن مامۆساش مەلاش هەڵائەکە غەڵەتەکەی من لە چییە ئادەی باوکە جان 1 دقە ئادەی ئازاد جان تۆ دەرەجەی تەواو هێناوە جوابی وەڵامەکەی پرسیارێکی بۆ بخوێنەرەوە کە وەڵێ زوڵم لێ کراوە بێ بخوێنەوە تۆ نووسیوە کوڕم مامۆستا نازانم چی دەبا سەی مەلزەمەکە کە سەی کتێبەکە اینجا کە بووی ڕوونەکەمەوەڵە ببوورە مامۆستا وەڵاهی من بە غەڵەت ئاچوو بووم کێشەی ئەو کەسانە ئەوانەی کە عەسەبی و تووڕەنجیازی عەسەبیەکان لەو جۆرەیە یەکەم جار ئینفعالەکەن بیر لە شتەکە ناکەنەوە دوای ئینفعالکەن ئەو مشکلەکەمانە خاستن وەکو وتمان لە مناڵی لە هەرزەکاری هەتا وەکو بێ ئینسانێکی کامڵ و تێگەیشتوو بەڵام ئەگەر من ئەو بێدەنگ نەبوومایە و بموتا چۆن وابێ و تۆ غەڵەتەکەی تۆ مەچێ تۆ تەلەبەی تۆ حدودی خۆ بزانە و بێ ئەدەب و نازان چی ئەوی غەڵەتێکیە کرد و هەردووکمان ئینفعالمان کردەوە و دووشتی گەرم بەریەکەکەوێ کارەسات دروستە بێت